خۆشەویستانم جارێکی تەستاوتان لەبێت و بە خۆشحاڵی و بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرموو کاک سامان ئەتوانی وەڵام بدەیتەوە. بۆ جێبەجێ نەکردنی یا بڵێ تا ئێستا بۆ جێبەجێ نەکراوە من پێم وایە جێبەجێکردنی ئەو مادانەیە کە داوا کراوە حەفدە خاڵا لە سێ مانگە ممکنیە بتوانرێت جێبەجێ بکرێت وە کارێ پرۆسەیەکە بێ بە دوادەچوونی بکرێت بەڵام من ئەوەندەی کە ئەڵێم یعنی کۆمەڵی هەنگاوی زۆر باشنراوە لە کابینی شەشە عقار دەوری گرنگی هەبووە بۆ خوێندکاران کاری زۆر باش کراوە بۆ کەمەندامان یاسای زۆر باش دەرچووە بۆ کاسبکاران یاسای زۆر باش دەرچووە من پێم وایە ئەو یاسایانە هەنگاون بۆ ئەوەی لە داهاتووە بتوانرێ ئەو کێشانە ئەو وردەکاریان کە باسەکرێ هەنگاو بە هەنگاو چارەسەر بکرێ من وا نابینم هەر لە 52 ڕێژەکە بتوانین هەموو کوردستان سەوزکەین قۆناغ بە قۆناغ ئەمساڵ تۆ بتوێ منتیقەیە سەوزکەی ئەمساڵ ملیۆنە دارنەی ساڵێکی کە ملیۆنی ترنەی لە ماوەی 10 ساڵە ڕەنگە شتێکی بەرچاو بێت حکومەتیش وایە یاسا بتوێت جێبەجێکەی من کەسەکان دەورە بینن ینی لە مجتەمەعی ئێمە ئەوەی کە جێگەی دڵخۆشیمە ئەوەی کە هەستەکەم ئەم میلەتەمان بۆ پێشەوە ڕا ئەوەی میلەتەکەمان زیندووە یعنی تاکێکی کورد ببینی تەماشەکەی دڵسۆزە بەرامبەر بە نیشتیمانەکەی دڵسۆزە بەوایە کە گۆڕانکاری بکرێت دڵسۆزە بەرامبەر بەوەی کە یاسا سەروەر بێ کار بۆ ئەوە کە بێ کێشەکان چارەسەر بکەیە گەندەری بن بڕ بکرێ هەر یەکە لەوە کە باسەکەی هەمومان وەکی لەسەرەوە بەڵام ئەمە قۆناغ بە قۆناغەکرێت تو لیژنەیەک دانەی لیژنەیە کە ڕاو بۆ ناوچەیەک لانی کەم ڕاستە بە سیاراچێ بۆ ناکرێ لە ڕۆژێکە چوار کەس ببینێ و بڵێ ئەوە ئیتر هەموو مجتەمەعی ئەو ناوچەیەکەین بێ و پێویستی بەوەیە چەند جارێک بڕوا ینی وردەکاریەکان بزانێت لەکوێ ئەبیرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە زۆر سپاس کاک سامان. کاک مەجید ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە هەر لە کێشەی گەندەڵیەوە کێشەی یەکسان نەبوون بەرامبەر بە یاسا سەربەخۆ نەبوونی دادگا یا دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان و ئەو کێشانەی کە وەک تۆ ئاشارت پێکرد سەرچاوی دروستبوونی خۆپیشاندانەکان بوو لە حەفدەی شوبات و دواتریش قسەکەی من ئەمەیە ئەم خۆپیشاندا ئەم کێشانە ڕێشەیەکی قوڵی کولتوری سیاسی کۆمەڵایەتی دوور و درێژان هەیە گەندەڵی و هەژاری و نادادی کۆمەڵایەتی خراپی پەروەردەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان نەک مێژوەکەی بۆ ئەزمموی حقوقڕانی کوردی ناگەڕێتەوە بکرە بۆ چەند ساڵێک و دایان ساڵێک چەندەیەکی کەڵەکە بوو لە هەرێمی کوردستانە ئەگەڕێتەوە پێت وانێ ئەمە زەختێکی زۆر گەورەیە مەرجێکی تعجیزی زۆر گەورەیە لە بەردەم دەسەڵاتە دائێنن کە پێت وا بێت لە ماوەیەکی دیاریکراوە لە ماوەی 2 مانگ یا 3 مانگە بتوانێت کۆمەڵێک گۆڕانکاری ڕشەیی لە سیستمی سیاسی لە سیستمی ئابووری لە سیستمی کۆمەڵایەتی کوردستان بکات کە وەکو نەخۆشیەک دەیان سەڵ بەناو ناخی ئینسانی کورد و سیستمی حکومڕانی و کۆمەلگا و هەمویان ڕۆچووە چۆن بەخێرای ئەمان ئاکرێت پێتوانێ مهلێکی زەمەنی باشتر بدرێتە دەسەڵات تا بتوانێت ئەمانە بکات دەسەڵات فرسەتێکی زۆری لەبەردەستا بووە ینی ئەگەر ئێمە شەڕی ناوخۆ فەرتەی 92 کە تاکو ڕوخانی سەدامیش لە بەرچاو بگرین خەڵک بە مراعاتی وەزعیە کرد ئەو لەوێت لای خەڵک ئەو کات پاراستنی ئەم ئەزمونە بوو دەبینی بە سەدان کەس ئستعدادیان تیا بوو لە پێناوی پاراستنی ئەم ئەزمونە خۆیان دەنەکوشت و بە سەدان پێشمەرگەکە کاکسامانی شایەتی ئەوم بۆدا بە سێمانگ و چوارمانگ پاریان وەرناکرد موچیان وەرناگرت استعدادیان تیا بوو کە لە سەنگەرەکانە بەرامبەر بە بەعس و دژمنەکان بوەستنەوە ئەمە دەوری خۆی بینیوە خەڵک داخوازیەکانی ئەو کاتەی ئەوە نەبوو کە موچەکەم بۆ زیادکە بەڵکو بژێوەیەکی ژیانی بەسیت لە پێناوی پاراستنی ئەزمونەکە خەڵکەمەی کرد درێغی نەکرد مامۆستایان ئەو کات کە یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەعلامە سەری بەرزی بۆ موچەوە نەوی نەکرد بە فعلی مامۆستایان سەری بەرزیان بۆ موچە نەوی نەکرد جوتیارانی کوردستان زەختیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ناکرد فورن دێکانمان بۆ ئاوادانکەنەوە یەکسەر سەبریان کرد و تەحملیان کرد و بە خەڵکی ئێمە ئەو پەڕی معانات و بەدبەختیان چێشتە تاکو ڕوخانی سەدام کە سەدام ڕوخا دۆخەکە بە هەموو نەوەیەک گۆڕا 70% بودجەی عێراق بۆ هەرێمی کوردستان تەرخان کرا ڕۆژانە بە هەزاران تەنکەر نەوت ئەبرێتە دەرەوە ئەفرۆشرێ لە گوبرکەکانەوە بە هەزاران هزار دلار
دێتە بجێ ئەم هەرێمی کوردستانەوە خەڵکی ئێستا پرسیارەکە بۆ دیاتەکانی ئێمە تا ئێستا ئاوادان نییە خەڵک پرسیارەکە بۆ بژێوی مامۆستای ئێمە بەم شێوەیە خەڵک پرسیارەکە بۆ بژێوی پێشمەرگەی ئێمە بەم شێوەیە خەڵک پرسیارەکە بۆچی ئێمە هەرچی کێشەکانمانە تا ئێستا لەگەڵ بەعسا لەگەڵ حکوومەتی ناوەندیە بە معالەقی ماوەتەوە لە هەموو ڕووەیەکەوە خەڵگەم پرسیارانەی لا دروست بووە خەڵک ئێستا پرسیاری سەرەکی خەڵک ئەوەیە کە لە کاتێکە لە ناوچەکە دەسەڵاتی بنەماڵەکان هەرسێن و دەڕوخێن ئەو ئەزمونە نامێنێکە سەرۆک کوڕەکەی خۆی ئامادەکە بۆ سەرکردایەتی کەچی ئەزمونونەکە لای ئێمە بەبێ ترس بەبێ شەرم لە خەڵک بەبێ لە بەرچاوگرتنی واقعەکە مام و برازا دەبنە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان و مەسئولی دەستگای ئەمنی و نازانم کۆمەڵی دەستگای تر ئەمە حڕیەتێکی یەکجار گەورەیە کە دەسەڵاتی کوردی ئەیکا بەرامبەر بە خەڵک و گوێنەدانە بە خەڵک ئەمە شای ئێران ئەزمونونەکەی کرد من مزەکراتەکانی هەم شای ئێران و هەم شابان و کە ژنەکەی خوێندومەتەوە لە هەردووکیانە باسیەوەکە کە ئەوان گویان بە داخوازەکانی خەڵک نەدا لە پەنجاکانەوە تاک و ڕوخانیان شابان و قسەیەکی زۆر جوانە گەڕێتەوە لە ئەڵێ بە کورتی ئەڵێ لەو کاتێک کە لە ناو فڕۆکەکە بوون هیچ وڵاتێک استعدادی تیان نەبوو شا وەرگێت بۆی بەلاجە شاش خەری لەسرە مەرگا بوو شا یەک قسەی کردو ئەڵێ هەتا ماون لە بیرم ناچێت ئەڵێ شاوتوێتی لەم ئەرزەپان و بەرینا بستێک زەوی نییە من تیا بمرم بستێک زەوی نییە من تیا بمرم ئەمان بۆچی بوو لەبەرەوە خەڵکەکە لێ ناڕازی بوون کە خەڵکی وڵاتەکەی لێ ناڕازی بوون هەموو دنیا لێ ناڕازیە بەڕاستی ئەم دەسەڵاتی ئێمە ئێستا بۆ ئاقارانە چێ بۆ ئاقارانێک کە بەگوێ بە داخوازی و خواستەکانی خەڵک نەدا بۆ ئاقارانە چێکە ئەزمموی 50 ساڵی وڵاتانی عەربی دووبارەکاتەوە سامان فەرمووەکەت وەڵام من ئەمەوە باسکەم خۆ ئێستا ئەوە کاکنەچران تازە هاتووە پێشەوەی کە بێت بۆ حکوومەت بگرێت دەست هاتووە سەردانی هەموو لایەنەکانی کردووە داوای لێکردون کە وەرن بە یەکەوەم حکوومەتە بەرنەڕێەوە من پێ ماشە بادرێکی باشە یعنی حکوومەت یا پەرلەمان وەکو ڕەسە وەکو جاران نەماوە جاران 50 بە 50 چونەوە بە 50ەوە ئەوە نەماوە ئێستا فێری ئەوە بووین کە دیموکراتیت چییە چۆن دەوڵەت بەڕێوە چێ چۆن شارەکەی هەموو حیزب سیاسەکانی لە کوردستانە بەشداریەکان پەرلەمان یاسای پەرلەمان مناقەشەی لەسەرەکرێ و خەڵک متابعی یاساکە و خەڵک و شیار بووتەوە بەجێ ناکرێ کاک مەجید هەنگاوی زۆر باشە هەنگاوی مهم یعنی ئێمە گەیشتە ئەو ئاستا دیالۆگەکەین لەسەر ئەوە ئەمە قانجاجی خەڵکی کوردیتایە خەتی سوورە ئەگەر لێلا بدەی ئەوەیە زیانە ئەوە نابێ بیکەی یعنی من پێم وایە گەندەڵی سبینە ڕۆژی ڕۆژان ئەم حکوومەتە ئەم پەرلەمانە دێت یەقی منەگرێ ئەرێ کاکە ئەوەی نییە کە تو لەکوێ هێنات بەڵام ئەمە قۆ ناغێوێت ئەبێ پەلە نەکەین من پێم وایە ئێمە وەکو یەکێتی لە سەرتاوە ئێمە دژی گەندەڵی قسە کراوە و کارمان لەسەر کردووە بەڵام قۆناغ بە قۆناغ وەم پێمان وانە بووە لە ساڵێکا یا لە 2 ساڵە تو ئەتوانی بەرەنگاری ئەو گەندەڵێ بیتەوە من هەر یەک تەجربەی بچکۆرت بۆ باسکەم کە ئەوی نەک هەر حیزبە خەڵک تاکیین من دکتۆرێک لە ئۆپسالە هاتبوو بۆ کوردستان ئەمەکەی لە ساڵی 2000 بێتەوە مختبەرێدانە لێرە ڕێگان نەدابوو حکوومەت ڕێگەی دابوو بەڵام خەڵک ڕۆیشت بوو تەدیدی کردە بوو پێوە لە بەرەوە سەنعەتەکەمان لەشکێنی ناوێت ئەو خەڵکە ئەو سەردەما خەڵک وا بیرە کردو بەڵام ئێستا بەعکسەوە ئێستا دکتۆرەکانیش دێنەوە و بەعکسەوە دکتۆری تریش دێتەوە ئیستیقبالەکەیت و خەستەخانەی گەورەیشان بۆ کردوێتەوە کە بتوانن عملیاتی تیا پامەکەت گەشت کاک مەجید لەژێر ڕۆشنای ئەو گۆڕانکارانی کە باسی کرد ئەو واقعی سیاسی هەرێمی باسی کرد تا چەند ئەگەری دووبارە بوونەوەی خۆپیشاندانەکان هەیە لە هەرێمی کوردستاندا وەڵام من کوباسم کرد ینی بەردەوام دەسەڵاتی ئێمە بە حکمەوەی کە باسمان کرد لە پەرلەمانەوە دێت یاسا دەرەکە بڕیار دەرەکە دوای ئەوە جێبەجێ ناکە لە حکوومەتە دێت بڕیار دەرەکە و ئەو پەر و سەر و تستامەیانی هەت بۆ نمونە کە خەڵک ئەبینی ڕۆژانە تا ئێستاش دوای ئەوەی کە ئاشکرا بوو بۆی دوای ئەوەی کە بەچای خۆی بینی ئەو هەموو سەر و تستامانی نەوت و ئەمانە ئەبرێتە دەرەوە و کەس نازانێت بودجەکەی چۆنە و چۆن سەرفەکرێ دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەت دێتە سەر وەزیری سەرچاوە
سەرچاوەکانی وزە دێت ئەڵێ ئەمە 4 میلیارد دلارمان هەیە دوای مانگێتتر ئەڵێن وەڵان نەماوە دوای ئەڵێن هەیە دوای ئەڵێن نییە 4 میلیارد دلار کاکە وڵاتێکی پیاوادان نەکرێتەوە نەک لە سفرەوە ئەتوانی لەسەر خاکیش بێت ئەتوانی بیکەیتە وڵاتێکی زۆر ئاوادان و گەورە 4 میلیارد دلار بودجەی وڵاتێکی گەورەی یەک ساڵەی وەکو وڵاتێکی هەموو ئەمانە پێمانەڵێ خەڵک من لەگەڵ ئەو قسەی کاکسامانم کە خەڵک بە فعلی هۆشیار بووەتەوە چینێکی ڕۆشنبی زۆر باش لە کوردستانە دروست بووە خوێندکارانی زانکۆ و چین و توێژەکان خۆیانیان ڕێخستووە تێگەیشتون کە تێگەیشتون لە یەک شت بەس ئەمە حەزم کردەوە بڵێم تێگەیشتون لەوەی کە دەسەڵات تەنها بە هاتنەمەیدانی ئەمان ناچار ئەبێ ئیسلاحاتەکان ئەو قۆناغانەی کە کاکسامان باسیەکە لە مانگیەکە یا لە ساڵێکە یا لە 4 ساڵە خێرا کاتەوە ئیسلاحاتی زیاتر ماجید ئەمە پرسیارێکی گرنگت لێ بکەم تۆ باس لە کۆمەڵێک کێشەی زۆر ئالۆز و قوڵەکەی لە هەرێمی کوردستان هەیە وەک مەسەلەی گەندەڵی مەسەلەی جێبەجێنەکردنی ئەو بڕیارانەی کە لە پەرلەمان و لە حکوومەت دەرەچێت مەسەلەی بوونی بنەماڵە و باڵەدەستیان بەسەر سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکاتی هەرێمی کوردستان و بەسەر مۆدێلی حکوومڕانی لە هەرێمی کوردستان و نمونەی شای ئێرانشی دێناوە پرسیارەکەی من ئەمەیە ئەگەر وایە ئەگەر ئەم قسانەی تۆ ڕاستە بۆ خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان جزئێکی بچووک و بەتەسک بوو بە بەراورد لەگەڵ خۆپیشاندانی دنیای عەرەبە لە میسر لەبەرەوەی لە سیستەمی گەندەڵیەکەی ناڕازی بوون لە حکومڕانەکەی ناڕازی بوون بەجارێ ملیۆنەها ئینسان لەسەر جادە ئەوەسا و شەو نەئەچۆ ماڵە و بەردەوام بوو شای ئێران هەموو میلەتی ئێران هەستایە سەر پێ لەبەرەوەی بەڕاستی ویستی نظامەکە بگۆڕێت لە سووریا 1 ساڵی ڕێکە کوشتون و خوێن ئەرچە خەڵک ئامادەی خۆپیشاندان کە بەڵام لە هەرێمی کوردستان ئەمە ڕووی نییە لە هەرێمی کوردستان ئەوەی کە بینیمان لە چوارچێوەی بەردەرکی سەرا و کۆمەڵەیەک شوێنی دیاریکراوی دیکەیە بوو دوو کۆڵان ئەو دیەوە بازار ئاسایی بوو خەڵک شتی ئەکڕێ و شتی ئەفرۆشت يعني ئەمە هێمایەک نییە بوو ئەوەی ئەو خەڵکەی کە ناڕازیە تەنها خەڵکی ئۆپۆزیسیۆن ناڕازیە دا من لەگەڵەوانی من ئەو شێوازی ڕوبەڕووبوونەوەی کە دەسەڵاتی ئێمە بەرامبەری وەستا تەنانەت پیسترین نظامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕین نەبوون بۆ نمونە مەعاش بڕین یەکێک لەو تەهدیدانەی کە ئەکرێت دەرکردن و مەعاش بڕینە کە تا ئێستا حافز بەشار ئەسەد بەو هەموو خراپی و هێز بەکارێنانەوە تا ئێستا بەرامبەر بە خەڵکی وڵاتەکەی ئەمەی بەکارنێنا بە هەمان شێوە حوسنی مبارەک تا ئەو لەحزەی کە لە دەسەڵاتی بەجێبهێشت مەعاشبڕینی خەڵکی نەکردە ینی نانی ڕۆژانەی خەڵکی نەکردە تهدیدێک بۆ ئەوەی کە تۆ بەشداری سیاسی نەکەی بەشداری مزارەکان بکەی ئێمە معاش دەبڕین و لە فەرمانگەکانی دەرتەکەین بۆ پێی لە هەرێمی کوردستانە زۆربەی ئەرە زۆری خەڵک بە شێوەیەک لە شێوەکان ڕەبت کراون بە موچە خواردنەوەمانە یەکێک لە تهدیدەکان ئەوە بوو و لە هەولێرش بینیمان تەنانەت 4 کەس بهاتنە یاسەر جادە بە سەدان پۆلیس و ئەمانە هاتنە سەر لێدان و چەند کەسێکیان نەکردە نمونە بۆیە دەبینین شێوازی ڕوبەڕووبوونەوەی ئەم سیستەمە ئێمە لەگەڵ ئەوانە تەنان لەگەڵەوانیشە جیاوازی ئایا بەڕاستی وایە شێوازی ڕوبەڕووبوونەوەی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ دیادی خۆپیشاندان لە مۆدێلی سووریایی و میسری و بەشار ئەسەد ئەوانە خراپترە؟ والله خۆ بینینەوە حمصە بینین کە مەدفع و بەین لێ دەوە مقارن ناکرێت و باسی لە بەرامبەرەوە ئۆپۆزیسیۆنێک هەیە کە هێز بەکارێنێ بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێمە خۆپیشاندەری ئێمە هێزیان بەکارنێنرا کوژران یعنی گولەیان بەکارنێنرا کوژران ئەمە خەتەرە بەڵام تۆ ێستا لە حمسا بینی جێشی مقاومە دروست بووە تۆپیان هەیە بەڵام دروستبوونی ئەو جەشن نەتیجەی ئیستیبداد و خوێنڕێژی نظامە نەک بە پێچەوانەوە مقاومەی خەڵک مقاومەی چەکداری جێشی حۆر ئەنجامێک بۆ ئەوەی کە شتێکی دووسەرەیە ینی بەرامبەر بە قەلع و قەمعی ڕژێم حکوومەتیش پەنای بردووەتە من وایە بینم حکوومەتی هەرێم ئەم میلەتە بە میلەتی خۆی ئەزانیە بە ئۆپۆزیسیۆنەوە بە ئەوانەوە کە ناڕزایی دەرەبڕێن و ڕۆژانە زۆر کەس دێ بۆلا من گوێبیست شارە من و زۆر جار ناڕزاکانی خۆیان بە توندیش باسەکەن زۆر بە ئاسایی وەرێگرین من پێم وایە ئێمە ئەوەی جێگەی کە دڵخۆشیە خەڵکەکانی ئێمە بە ناڕەزا و بە ڕازیشەوە یعنی کێشەکان وردە گەیشتە و ئاستا بتوانە چارەسەرەکەی لە ڕێگای ئوسولی خۆیەوە بۆی بینێتەوە ئێستا
ئێستا کە تەماشاکەی من لەگەڵ ئەوام تاکەکان زۆر بە ئازادانە ڕێی خۆیان دەربڕن زۆر بە ئازادانە بتوانن لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ پەرلەمانە کێشەکانی خۆیان باسکەن بینوسن بەڵام ئەوە تا ئەلە ناتوانێت باسیکە لە بەروی نان نێبرە و معاشەکەی بڕێ بەعکسەوە خۆی ساوانی کە نانیان بڕابوو هەموو معاشەکانیان درراوە بە دووقات لای میوا بوو پارەکەی باز بوو باتەوە ساڵێک پاری نەدرابووە ساڵێک هەبوو بەڵام کاکە تەجروبێکی تازە بوو ئەو تەجروبە تازەیە ئەو سیراعی کە ئێمە بەر ڕوومان بووە بەڕاستی مفاجئ بوو و ئەو مفاجئەیە هەم حکوومەتیشی تەزان هەمیش يعني ئەگەری دووبارە بوونەوەی ئەم جۆرەشتانە زۆر من پێمانی ئەگەر دووبارە بوونەوەی چکم ئیستا ئۆپۆزیسیۆنیش گەیشتێتەوە چۆن پێتوانێت بەچ بەڵگەی ئەگەری دووبارە بوونی خۆپشاندان من ئەگەر تەماشاکەی حکوومەت ئامادەی ئەوەیە گوێبیستی هەموو داواکارەکانی خەڵک بێت وەرن ئەڵێ ئۆپۆزیسیۆن وەرە بە یەکەوە چارەسەریکەین باشە من ئێستا باسی یۆنانم کرد دوایی لە مانگی 6 بۆ 11 کابرا لاچوو لە 11ەوە بۆ ماڵی بانگی دوو نەیتوانی دوێنێ هاتن هەمویانە داواکە کە بابە یەکەوە چارەسەری کێشەکە بکەین خەڵک یارمەتی مامکە ئێمەش پێویستمان بۆیە بەڕاستی ئێمەش ئەم حکوومەتی ئێمە پێویستە بۆ ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە پاکێجی خۆی داوە ئەڵێ کاکە چارەسەری بێت پەشداری بەشداری ناکە ئەڵێ کاکە ئێمە بەشداری ناکەین بەڵام چارەسەرکردنەکە بەڕای ئێمە ئەم شش خاڵەیە جێبەجێکن چارەسەر باشە هەنگاوی ناگرێت بڵێ وڵا ئەبێ کاکسامەوە 34 مانگە ئەو خۆ هەر هەنگاوێک بنکاکە وەریگرێتەوە وەرنەگیرەوە لە ئۆپۆزیسیۆن تا ئێستا هیچیان نایە ئۆپۆزیسیۆن حەفدە خاڵەکەی پەرلەمان جێبەجێکن هیچیان ناوێت پەرلەمان بڕیارەکانی ئۆپۆزیسیۆن و خەڵکیش بڕیارەکانی سەرۆکی هەرێم جێبەجێکن بە ئاشکرا کاکسامان بە ئاشکرا مەکتەبی سیاسی پارتی دێتە سەر خەت دەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک استعدادمانتیانی ئەوانەی کە سەر بە ئێمە بوون تەسلیم کرێتەوە لەوانەی کە مەسئولی لقی چواری پارتی استعدادیانتیان بێت بێنێ بەردادگا تا ئێستا استعدادیانتیان نییە ئەو لیژنەیەی کە دەرکرابوو بۆ لێکۆڵین و تحقیقکردن لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات نەتیجەکەی بۆ خەڵک و ڕای گشتی ئاشکراکەن کە ئەمە نەبوو کە نیەتێکی خراپتر هەبوو کە نیەتێکە بوو بۆ هیلاکردن و بێنەفەسکردنی ئۆپۆزیسیۆن و خەڵک طبعا لە ڕێگەی ئیعلامی وە لە ڕێگەی ئەوەی کە درێژە بە مەسەلەکان بدەی بە قۆناغ ئەم قۆناغانە ئەم ساڵ لە ساڵێکی تر و ئیشەکە زۆر گەورەتر لەوە ئیشەکەی لە کوردستانە زۆر گەورەتر نییە خەڵک داوای چیەکە تەفعیلکردنی پەرلەمانەکە پەرلەمانی کوردستان لەو کاتێک کە خەڵک داوای تەفعیلکردنی پەرلەمانەکە سەرۆکی پەرلەمان دێت چیەکات بڕیارێک دەرەکات هەموو موظفەکانی نازە چەند هزار دیناریان چەندها ملیۆن دیناریان پێ بدرێن لە کاتێکا کە خەڵک داوای ئیسلاحاتەکە داوای چاکسازیەکە و دێن ناو پەرلەمانە گەندەڵیەکە باشە بۆەوە ناڵی هەر لەم مانگا پەرلەمان داوای کردووە ئەو یاسایە کە هەبووە بی پیادەچوونی بۆ بکەین چاکیکەین بەڵام کام یاسا یاسایە کە پەرلەمان دایناوە بۆ دەستوری ئەم وڵاتە سەرۆکی پەرلەمانڵێ بە هیچ شوێک ئێمە دەستور نایانەوە پەرلەمان و تێپەڕیوتەوە بەڵام کاک مەجید 6 ئەندام پەرلەمان کە بە هەموو پێوەلێک نزیکەی نیوەیان ئەندام پەرلەمانی کەتی و پارتیشی تایە ئەمە ئومێدێکی گەورە نییە بەوەی کە ئەم پەرلەمانە سەرڕای هەر تێبینیەک لەسەری ئەگەریەوەتایە پەرلەمانیشی زیندوو و هەڵوێستێک وەرگێ پێچەوانەی سیاسەتی تەنان حیزبەکەشی بێت کاگومێت حەفدە خاڵەکەی پەرلەمان بە تێک ڕای دەنگی پەرلەمانتاران لە پێشە دەسەڵات دەنگی پێدا کە کۆمەڵی خاڵی ئیجرایی باشی ئیسلاحی بوو لە کوردستانە هیچ چیشی تعجیزی نەبوو و زۆر لەو خاڵانش لەلایەن خودی پەرلەمانتارەکانی دەسەڵاتەوە خراپەڕوو بەڵام لەبەرەوەی تەسادومەکە لەگەڵ دەسەڵاتی بنەماڵەیەک تەسادومەکە لەگەڵ دەسەڵاتی سەرکردەیەک تەسادومەکە لەگەڵ حیزبێک سیرەکەی و خاڵانە جێبەجێ ناکرێت. بەڵێ زۆر سپاس کاک سامان ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێم خۆشە دوا قسە و دابۆچوونی خۆت دوا کۆمنتت ئەگەر ڕایەکەتە بێ فەرموو. من زۆر سپاسانەکەم و پێم خۆشە دەستخۆشتان یەکەم ئەم جۆرە بەرنامانە هەبێ بۆ ئەوەی کە بە دیالۆگ شتەکان لە ڕێگای کەناڵەکەتانەوە
بە هەم بە حکوومەت هەم بە پەرلەمان بگەێنرێەوە بە خەڵکیش دیارە گوێبیستی ئەو دیالۆگانە بێ شتێکی زۆر باشە شارستانیەتە و بەڕاستی ئومێ دەکەم لەمە دوا بتوانین ئەو داواکاریانەی کە هەمانە هەمومان کۆک بین لەسەرەوەی بتوانین لە پەرلەمانە لە ڕێگای دەستورێک کە بتوانین لەگەڵ عەسری تازا بگونجێ و خزمەت بە کۆمەلگاکەمان بکە بە میلەتەکەمان بکە و من ئەوم زۆر بەلاوە گرنگە و ئومێدم وایە لە داهاتووشە هەموو داواکاریەکانی خەڵک بە ئەوەی کە ئێماڵین هەنگاو بە هەنگاوگە بە ئامانجەکەێت و وڵام من دو قسەمەوەیە کە بەفعلی ئەگەر بمانێ پرۆسی دموکراسی لە هەرێمی کوردستانە پێش خێن پێویستە هەرێکێک لەم لایەنانە ڕۆلی خۆی ببینێت دەسەڵات طبعا لە هەموو وڵاتەکانە دەسەڵات محاولەکات ئەو دەستکەوت و ئەو قازانجانەی کە هەیەی بیپارێزێ لە عینی کاتشە ئۆپۆزیسیۆن دەیەوێت لە ڕێگەی گوشارخستنە سەر دەسەڵاتەوە لە بەڕێگە قانونیەکان لە پەرلەمان و لە شەقامە خەڵک دەسەڵات ناچار کاکە ئیسلاحی سیاسی بکە کە خۆی بگۆڕێکە لەگەڵ واقع بگونجێت لە هەمووی بۆ ئەم دوانە ئەوەی کە ساغیە کاتەوە پشگیری جەماوەرە و پێویستە بەردەوام خەڵکی ئێمە وەکو خەڵکی وڵاتانی تر بەردەوام لە پێناوی بەرژەوەندی و مافەکانی خۆیانە پشگیری ئەو لایەن و هێزانە بکەن کە لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکە جەماوەر بەگشتیە بەڵێ زۆر سپاس بەڵە بینرانی بەڕێز خۆشەویستانەمە گوێتەنە بە گفتووەکردن بوو سەبارەت بە دیاردەی خۆپیشاندان لە هەرێمی کوردستاندا بە میوانداری هەرێک لە بەڕێزان سامان گەرمیانی لە پرسناوی ناوەندی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەجلس ساڵح ڕۆژنامەنووس بە ئومێدی ئەوەی کە جێگەی سەرنجی ئێوە ببێت بینەرانی بەڕێزی بەرنامەکەمان ئەتوانن لە ڕێگەی ئیمێلی تەباداش ناتەبات NRT.tv سەرنج و پێشنیارەکانیان بکەین بە بەرنامەکەمان تا بەرنامەیەکی تر بە کارامەرانیتان ئەسپێرم کاتێکی خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونێت